ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ئامادەنەبوونی وریشە مرادی لە دادگای ئینقلابی ڕژیم، گیان لە دەستدانی مێرمنداڵێکی کورد بە تەقەی هێزەکانی ڕژیم، مانگرتن و ناڕزایەتی کرێکاران و خانشینکراوان لە چەندین شاری ئێران، لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و هێرشی بەرفراوانی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ئامادەنەبوونی وریشە مرادی لە دادگای ئینقلابی ڕژیم. بە پێی راپۆرتی گەیشتوو، دانیشتنی دووبارەی دادگای وریشە مرادی چالاکوانی مافی ژنان و بەندکراوی سیاسی کورد بەهۆی بایکۆتکردنی لەلایەن ئەم چالاکوانەوە بەڕێوە نەچوو. ڕۆژی شەمە 20 پوشپار بڕیار بوو دانیشتنی دادگای وریشە مرادی لە لقی 15 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی دادوەرە بولقاسم سەڵواتی بەڕێوە بچێت، بەڵام ئەم بەندکراوە سیاسی ڕایگەیان کە بەهۆی ئەوەی بە فەرمیدان بە دادگایەکەدا نانێت ئامادە نییە بەشداری بکات. پاشەم بڕیارە و سەرەڕای ئامادەبوونی پارێزەرانی لە دادگا دانیشتنەکە هەڵوەشایەوە. جێگای ئاماژەیە کە وریشە مرادی پێشتر لەلایەن هەمان لەقەوە بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژی حکوومەت سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا بوو، بەڵام لقی نوێمی دیوانی باڵای وڵات بەهۆی کەم و کوڕی لە لێکۆڵینەوەکان و جێبەجێ نەکردنی ڕێو شوێنە یاساییەکان سزاکەی هەڵوەشاندەوە و دۆسیەکەی بۆ پێداچوونەوە گەڕاندەوە. گیان لە دەستدانی مێرمنداڵێکی کورد بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەمە 20 پوشپار لە ئەنجامی تەقەی بێسەر و بەرە و بێپاساوی هێزە نظامیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکانی هەورامانی کوردستان، مێرمنداڵێکی تەمەن 13 ساڵ گیانی لەدەستدا. ئەم ڕووداوە کاتێک ڕوویداوە کە ئەم مێرمنداڵە لەگەڵ ئەندامانی بنەماڵەکەی پاش کۆتایی هاتنی کاری ڕۆژانیان لە باخەکەی خۆیاندا بە ئۆتۆمبیلێکی جۆری توێتە لە کاتی گەڕانەوە بۆ ماڵەوە بوون لە گوندی دەرەکیەی سەر بە شاری سەوڵاوە کە هێزەکانی پاسەوانی سنوور لە ناوچەی تەتەی هەورامان بە بیانووی ئەوەی ئۆتۆمبیلەکە سەر بە قاچاقچیانە دەستڕێژی گولیان لەو خێزانە کردووە. لە ئاکامی ئەم دەستڕێژیەدا گولە بەر ئەم مێرمنداڵە کەوتووە کە لە بەشی دواوەی ئۆتۆمبیلەکەدا بووە و بەهۆی سەختی برینەکەشیەوە دەست بە جێگیانی لەدەستداوە. شایانی باسە کە پاش بڵاوبوونەوەی هەواڵی ئەم کارەساتە پارێزگاری ڕژیم لە سنە ناچار بە کاردانەوە بووە و ڕایگەیاندووە کە لە ڕێگەی دەستگای قەزایی هێزە چەکدارەکانەوە بە دوواداچوون بۆ ئەم ڕووداوە دەکەن. مانگرتن و ناڕزایەتی کرێکاران و خانشینکراوان لە چەندین شاری ئێران. ڕۆژی ڕابردوو لە درێژەی قەیرانابووریەکان و ناکارەمەیی بەرپرسانی ڕژیم شەپۆلێکی نوێ لە مانگرتن و کۆبوونەوەی ناڕزایەتی لەلایەن کرێکاران، خانشینکراوان و هەوڵاتیانەوە لە شارەکانی میناب، ئەهواز، ئیسفەهان و تاران بەڕێوە چوو. ڕۆژی یەکشەمە 21 پوشپار کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری میناب بەهۆی پێنەدانی هەنگدەستەکانیان بۆ ماوەی زیاتر لە 3 مانگ و جێبەجێ نەکردنی بەڵێنەکانی بەرپرسان ناڕزایەتیان دەربڕی. لەلایەکی دیکەوە ژمارەیەک لە کرێکارانی کۆمپانیای بۆێریسازی ئەهواز لە ڕۆژی پێنجشەمە 18 پوشپەرەوە دژ بە بڕینی بیمەکانیان مانیان گرتووە و دەستیان لە کار کێشاوەتەوە، کە ئەمەش بۆ دووەم جارە لەم ساڵدا ڕوودەدات و بووەتە هۆی ڕاگررتنی کارەکانی ئەم کارگەیە. هەر لەم پەیوەندیەدا و ڕۆژی شەمە 20 پوشپار گروپێک لە خانشینکراوانی مخابرات و پیشەسازی پۆڵا لە بەردەم فەرمانداری پارێزگای ئیسفەهان بەهۆی دۆخی خراپی ژیانیان جێبەجێ نەکردنی یاسای هاوسانسازی هەنگدەستەکانیان و کێشەی بیمەی دەرمانی کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. شایانی باسە کە هەر لەو ڕۆژەدا ژمارەیەک لە کرێکاران و خاوەن حەواڵەکانی کۆمپانیای ئۆتۆمبیلسازی سایپا لە تاران بەهۆی وەرنەگرتنی ئۆتۆمبیلەکانیان، نادیاری دۆخی گرێبەستەکانیان و پابەندنەبوونی کۆمپانیاکە بە بڵێنەکانی کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. لە سێدارەدانی و دوو بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژێمی کۆماری ئیسلامی لە درێژەی شەپۆلی لە سێدارەدانەکاندا سزای مەرگی دوو بەندکراوی لە زیندانەکانی عادڵابادی شیراز و دیزڵابادی کرماشان جێبەجێ کرد. بەیانی ئەمڕۆ یەکشەمە 21 پوشپەر حکمی لە سێدارەدانی بەندکراوێک بە ناوی ڕەحیم غانەلی کە پێشتر بە تۆمەتە تاوانە کۆمەڵایەتیەکان حکمی ئەعدامی بەسەردا سەپێنرا بوو لە زیندانی عادڵابادی شیراز جێبەجێ کرا.
لەلایەکی دیکەوە پاش تێپەڕبوونی نزیکەی مانگێک ئاشکرا بووە کە لە 25 جۆزەردانیشدا بەندکراوێکی دیکە بە ناوی کەریم کەرەمی تەمەن 57 ساڵ و خەڵکی گوندی بیرمەوەندی کرماشان لە زیندانی دزڵابادیەوە شارە لە سێدارە دراوە. ناوبراو 5 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو. هێرشی بەرفراوانی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. بە پێی وێنانیکە بەدەستمان گەیشتون هێزەکانی ئەرتەشی ئەمریکا بەرفراوانترین هێرشی ئاسمانی دەریایان لە ماوەی پاش یاداشتی لێکتێگەیشتنەکە بۆ سەر پێگە سەربازیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە باشووری ئێران ئەنجامدا و زیاتر لە 140 ئامانجی سەربازیان قاپور کرد. بەیانی ئەمڕۆ یەکشەمە 21 پوشپەڕ شەپۆلی سێەمی هێرشەکانی ئەمریکا دەستی پێکرد و تێیدا دەیان ناوەند و بنکەی سوپای پاسداران لە شارەکانی بەندەر عەباس، دەیر، عەسەلویە و چابەهار، ماهشەهر، جاسک، میناب و چەندین ناوچەی دیکەش کرانە ئامانجی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان. فەرماندەی ناوەندی ئەمریکا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە بە بەکارهێنانی فڕۆکەی جەنگی، درۆن و کەشتیە جەنگیەکان ئامانجە سەربازیەکانیان وەکو سەکۆکانی هەڵدانی موشک و درۆن، کۆگاکانی چەک و تەقەمەنی و دامەزراوە دەرەیەکانی ڕژێمیان پێکاوە. شایانی باسە کە ئەو کات لەگەڵ ئەم بۆردومانن دەیان فڕۆکەی جەنگی لە ئاسمانی تاراندا بینراون و دۆخێکی ناسایی باڵی بەسەر پایتەختدا کێشاوە. بەڵام بەرپرسانی ڕژێم تا ئێستا هیچ ئامارێکی فەرمیان لەسەر قەبارەی زیانە گیانی و مادیەکان بڵاو نەکردوێتەوە. دژایەتی قالیباف لەگەڵ ڕێکەوتنی ئەمریکا و کۆماری ئیسلامی سەبارەت بە گەروی هورمز. محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ڕژێم دژایەتی خۆی بۆ ڕێکەوتنەکانی ئەم دوایی نێوان تاران و واشنتۆن سەبارەت بە گەروی هورمز دەربڕی و هەڕەشەی هەڵۆشانەوەی ئەم ڕێکەوتنامەیە کرد. بەرزبوونەوەی ئاستی تێکهەڵچوونەکان و هێرشەکانی ئەمریکا بۆ سەر باشووری ئێران قالیبافی ناچار کرد تا لە پەیامێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی یەکست هەڵوێستێکی تند نیشان بدات و ڕای بگەێنێت کە سەردەمی ڕێکەوتنە یەکلای کراوەکان کۆتایی هاتووە. ناوبراو لە پەیامەکەشیدا خاڵی پێنجەمی لێکتێگەیشتن نامەی چواردە خاڵیەکەی لەگەڵ ئەمریکا بڵاو کردوێتەوە کە تێیدا ئاماژە بۆ کراوە ڕژێمی کۆماری ئیسلامی تەنیا بۆ ماوەی 60 ڕۆژ ڕێگە بە تێپەڕبوونی بێبەرامبەر و ئارامی کەشتیە بازرگانیەکان لە کەنداوی فارسەوە بۆ دەریای عومان و بە پێچانەشەوە دەدات. داخستنی بە تەواوی گەروی هورمز و دەست بە سەرداگرتنی کەشتیەکانی دیکە لەلایەن سوپای پاسدارانەوە. بەیانی ئەمڕۆ و پاش پەرەسەندنی گەژیەکان و هێرشەکانی ئەمریکا، هێزی دەریایی سوپای پاسدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی بڕیاری داخستنی تەواوەتی گەروی هورمزی تا کاتێکی نادیار ڕاگەیاند و دەستی بەسەر کەشتیەکی دیکەشدا گرت. ڕۆژی یەکشەمە 21 پوشپەڕ سوپای پاسداران لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە بەهۆی دەستێوەردانی نایاسایی لایەنە بیانیەکان و دروستبوونی نارامی ئەم گەروە استراتیژیە بە ڕووی سەرجەم هاتوچۆیەکی کەشتیوانیدا دادەخرێت تا ئەو کاتەی دەستێوەردانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا کۆتایی پێدێت. لەم بەیاننامەیەدا هاتووە کە کەشتیەکی دیکە بەهۆی کوژاندنەوەی سیستەمەکانی و گوێنەدان بە هۆشداریەکان پاش تەقەی ئاگادارکردنەوە ڕاگیراوە و دەستی بەسەردا گیراوە. هەروەها بانگەشەی ئەوە کراوەکە کەشتیەکی دیکەی بازرگانیش هەر لەم گەروەدا بەهۆی پێشێلکردنی یاساکەوە کراوەتە ئامانج. هێرشی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر پێگەکانی ئەمریکا لە 5 وڵاتی ناوچەکەدا. بە پێی دوایین هەواڵەکان ڕژێمی کۆماری ئیسلامی بە بەکارهێنانی چەندین موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان چەندین بنکە و ناوەندی سەربازی ئەمریکایی لە 5 وڵاتی ناوچەکە کردە ئامانج. هێزەکانی ڕژێم لە شارەکانی زەنجان، عێراق، خومەین و ئەلیگودەرز شەپۆلێک هێرشیان بۆ سەر بنکەکانی ئەمریکا دەست پێکرد و لەم هێرشانشدا بنکەی ئاسمانی شازادە حسێن لە ئوردن، بنکەی ئەلعودەیدە لە قەتەر، بارەگای نەوەکانی پێنجەمی هێزی دەریایی ئەمریکا لە ناوچەی جوفەیری بەحرین و بەندەری دەقم و کۆگای سوتەمەنی ئەمریکا لە عومان کراونەتە ئامانج. هەروەها لە کوێیت هێرش کراوەتە سەر لەنگەرگەی استراتیژی شویوخ کە کەمپی بۆرهینگ و فڕۆکەخانەی نێودەوڵەتیە و وڵاتێ. ئامادەکاری ئەرتەشی ئیسرائیل بۆ هێرش بۆ سەر ڕژیم. لە گەرمەی ئاڵۆزیەکان و ئەگەری هەڵگیرسانی شەڕێکی بەرفراوان لە ناوچەکەدا میدیاکانی ئیسرائیل ئاشکرایان کرد کە ئەرتەشیە وڵاتە پلانێکی بەفراوانی بۆ هێرشکردنە سەرژێرخانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئامادە کردووە. ڕۆژی ڕابردوو ڕۆژنامەی ئیسرائیلی مەعاریف لە زاری سەرچاوەیەکی باڵای بنیەوە بڵاوی کردەوە کە ئەرتەشی ئیسرائیل پلانی هێرشی خۆی بۆ ڕووبەڕووبوونەوەی
ئەگەری هێرشەکانی تارانیان تێوەگلانی ڕاستەخۆ لە ململانەکانی نێوان ئەمریکا و ڕژێمی کۆماری ئیسلامی تەواو کردووە. ئەم سەرچاوەیە جەختی لەسەرەوە کردوێتەوە کە ئەگەر بڕیاری سیاسی بۆ چوونە نێو شەڕەوە بدرێت، هەرتەژەوە ئەنجامە ئەو ئامانجانە دەپێکێت کە لە تێگەڵچوونەکانی پێشوودا نەیپێکاون. هەروەها وەکو بەڵگەیەک بۆ بوونی توانای پێویست بۆ هەڕوبەڕووبوونەوەیەک ئاماژەی بە ئامادەی ژمارەیەکی زۆر لە هێزە ئاسمانیەکانی ئەمریکا لە ئیسرائیل کردووە. شایانی باسە کە سەرڕای ئەم داواکاریە و ئەم ئامادەکاریە سەربازیانە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ئێستادا پێی باشە وڵاتەکەی ڕاستەوخۆ تێکەڵی شەڕی نێوان واشنتۆن و تاران نەبێت و ڕژێمی ئیسرائیلیش تا ئێستا بە فەرمی وردەکاری ئەم پیلانەی پەشڕاست نەکردوێتەوە. ڕەتکردنەوەی چەکرانی میلیشیەکانی سەر بە ڕژیم و هۆشداری بە دەوڵەتی عێراق. بە پێ راپۆرتەکان میلیشیەکانی سەر بە ڕژێمی کۆماری ئیسلامی ڕایانگەیان کە بە هیچ شێوەیەک دەستبەرداری چەکەکانیان نابن و لە هەمان کاتدا هۆشدارێکی توندیان ئاراسەی دەوڵەتی عێراق کردووە. شەوی هەینین وزەی پوشپەڕەم گروپانەی کە خۆیان بە بەرەی مەقاومەی ئیسلامی دەناسێنن لە بەیاننامەیەکدا جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە چەکەکانیان جێگەی باس نییە و وەک مەسەلەیەک و وەک پەیمانێکە لە سەرشانیان ئەم میلیشیانە ڕایانگەاندووە کە نەک تەنیا چەک دانانێن بەڵکو بە هەموو هێزێکیشیانەوە کار بۆ پەرەپێدانی تواناکانیان لە ڕووی چەندایەتی و جۆریەوە دەکەن تاوەکو بتوانن ڕوبەڕووی ئەم هەڕەشانە ببنەوە کە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە دەکرێنە سەریان. هۆشداری توندی شورای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان بە کۆماری ئیسلامی دوای ناوە. ڕۆژی هەینین وزەی پوشپەڕ 1405 هەتاوی شورای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان لە نوێترین کۆبوونەوەیدا وێرای ڕاگەیاندنی نیگەرانی قوڵ سەبارەت بە هەنگاوە تێکدەرانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی هۆشداریدا کەم ڕژێمە لە هیچ کات و بارودۆخێکدا نابێت دەستی بە چەکی ئەتۆمی بگات. ئەندامانی شورای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان بە تێکڕای دەنگ لەسەر بڕیارەکان دژی ڕژێمی کۆماری ئیسلامی هاوڕا بوون. لەم کۆبوونەوەیەدا ئەندامانی شوراکە نیگەرانیان سەبارەت بە شەڕ فرۆشیەکانی ئەم دوایی ڕژیم دۆخی ئاڵۆزی گەروی هورمز و هێرشەکان بۆ سەروڵاتانی ناوچەکە و نەبوونی ئامارێکی ڕاستیقینە لەسەر بڕی ئۆرانیۆمی پیتێنراو دەربڕی. لە راپۆرتی سکرتێری گشتی شورای ئەمنیەت و ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیشدا هاتووە کە تاوەکو ئێستا زانیاریەک سەبارەت بە بڕوشنی ڕاگررتنی ئۆرانیۆمی پیتێنراوی ئێران لەبەردەستدا نییە. جێگای ئاماژەیە کە هەر لەم کۆبوونەوەیشدا جێگری نوێنەری ئەمریکا هۆشداری توندیدا کە ئەگەر ڕژێمی کۆماری ئیسلامی درێژە بە هێرشەکانی بۆ سەر کەشتیە بازرگانیەکان و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنی لە وڵاتانی کەنداو بدات، ئەمریکا بە تەواوی و بە توندی ڕوبەڕووی دەبێتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو.